دووسایدی گەڕەکی ژین لە هەولێر قیرتاو کرا. بینەرانی پایتەخت میدیا لە هەر شوەیەکان سڵاوتان لێبێت بە گوژمەی 2 ملیار و 422 ملیۆن دینار دووسایدی سەرەکی گەڕەکی ژین لە شاری هەولێر قیرتاو کرا. ئەمڕۆ بە شێوەیەکی فەرمی قیرتاوکردنی سایدی یەکەمی پرۆژەکە تەواو بوو. وەوا بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوو ڕاستەوخۆ دەست بە جێبەجێکردنی قیرتاوکردنی سایدی دووەمی پرۆژەکە بکرێتن. بە گوێرەی زانیاریەکان ئەم پرۆژەیە بە گوژمەی 2 ملیار و 422 ملیۆن دینار جێبەجێ کراوە و هاوکات درێژی دووسایدەکە 2500 مەترە و پانیەکەی 30 مەترە. دوای جێبەجێکردنی ئەم پرۆژەیە ڕاستەوخۆ گەڕەکی ژین لە هەولێر بە سەنتەری ناحیەی دارەتوو دەبەسترێتەوە و لە پێشووتردا ئەم دووسایدە گرفت و ئاستەنگیەکی زۆری بۆ هاوڵاتیان دروست کردبوو. دوای جێبەجێکردنی پرۆژەکە و قیرتاوکردنی کۆی گرفتەکانی ئەم گەڕەکە کۆتایی پێدێتن و ئەمڕۆژ لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا هەریەکە لە ئومێدخۆشنا و پارێزگاری هەولێر و ساسان عەونی وەزیری شارەوانی سەرکەوتنی پرۆژەکەیان ڕاگەیاند و وردەکاریەکەیان خستە ڕوو.